بینەرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی ڕاوەی ڕۆژدا لە خزمەتی ئێوەی بەڕێزدەنگ. بەرنمەی ئەم جارەی ڕاوەی ڕۆژ تەرخان دەکەین بۆ بوومەلەرزەکەی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان ئەو مەرگەساتەی کە مەخابن بە دوایدا هاتووە. هەروە دوایین دۆخی سیاسی باشووری کوردستان و عێراقیش دەخەینە بەرباس و گفتوگۆ. بۆ قسەکردن لەسەرم ژارانەش میوانداریمان کردووە لە زۆر بەڕێز سامان ڕەباتی بەرپرسی مەڵبەندی دەی دەرەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەم چوارچێوەشدا ئەڵبەتە لەگەڵ بەڕێزیاندا گوێبیستی هەڵوێست و سیاسەتی کۆمەڵی ئیسلامیش دەبین. سەرەتا جێگای خۆیەتی سەرخۆشی و هاوسۆزی خۆمان بۆ کەسوکاری قوربانیانی کارساتی بوومەلەرزەکەی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان دەرببڕین ئومێدی زوو چاکبوونەوەش بۆ ئەوانش بخوازین کە لەو کارەساتەدا بریندار بوون. سەرەتا بە ناوی هەمووانەوە زۆر بە خێراتنی بەڕێز سامان ڕەباتی دەکەین. زۆر بەخێر بێن. زۆر سپاس قوربانیان. سپاس دەکەم. دەچینە ناو مژارەکانمان پاشان پێکەوە گفتوگویان لەسەر دەکەین. باش. بەڵێ بینەرانی بەڕێز لە بوومەلەرزەکەی ڕۆژهەڵاتی کوردستان و باشوورەوە دەست پێ دەکەین تا دەچێ مەخابن قوربانیانی هەروە زیانەکانی بوومەلەرزەکە زیاتر دەبن ڕاگەنراوە. هەڵبەتە ئەمە ئاماری فەرمیەگینە ئامارە نافەرمیەکان زیاتر دەڵێن کە 500 کەس ژیانیان لەدەستداوە 15,000 کەس بریندار بوون هەروە نزیکەی 15,000 خانوش ڕووخاون بە دەیان هەزار خانووی دیکەش زیانیان وەبەر کەوتووە. شەوی 12 لەسەر 13 نۆڤەمبەری ئەمساڵ بوومەلەرزەیەک بە گوڕی 7.2 پلە بە پێوەری ڕێکتەر لە باشووری ڕۆژهەڵاتی کوردستانیدا ناوەندی بوومەلەرزەکە نزیک شارەدەی ئەزگەلە لە 37 ژێر زەوی کەوتەوە کە دەکەوێتە نێوان شارەکانی هەڵەبجە دەربەندیخان و سەرپێڵزەها و سوەلاسی باوەجانی. بوومەلەرزەکە هێندە بەهێز بوو وێڕای باشووری ڕۆژهەڵاتی کوردستان بەشێک لە باکوور و ڕۆژاوای کوردستان و عێراق ئێران کوێیت باکووری عەرەبستانی سوعودیەشی گرتەوە. لە باشووری کوردستان بوومەلەرزەکە زیاتر دەربەندیخان بەمەوە کەلاری گرتەوە و بۆ هۆیەوە 7 کەس ژیانی لەدەستداوە و دەیانی تریش بریندار بوون. هەوکات دەیان خان و باڵەخانەدارماوە و هەزاران کەس ئاوارەی کوچە و کۆڵانەکان بوون. هەروەها بەغدادی پایتەختی عێراقیش 2 کەس ژیانی لەدەستداوە و چەندین کەسی تریش بریندار بووە. خەڵکی ناوچە کارەساتبارەکان گلەی لە حکوومەتی هەرێم و عێراق دەکەن بەهانایەنەوە نەچوون و تیمی تایبەتی فریاگوزاری بوومەلەرزە بوونیان نەبووە. ئەوکات بەهۆی بوومەلەرزەکەوە بەنداوی دەربەندیخان زیانی وەبەرکەوتووە و چەندین درزی تێکەوتووە. چەندین گاربەرد لە چیاکانی دەوروبەری بەنداوەکە کەوتونەتە خوارەوە. بەڵام زیانی گەورەی بوومەلەرزەکە پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستانی گرتوتەوە. لە پارێزگاکەش شارەکانی سەرپیلی زەها و قەسری شیرین، ناوچەی گۆران و داڵەهۆی یارسان نشین، کرند شعباد، سەلاسی باوەجان جوانڕۆ زۆرترین زانیان بەرکەوتووە. بە جۆرەی دوایین زانیاریەکان 15,000 خان و باڵەخانە داڕما و دەیان گوندوێران بوون کە زۆربەیان یارسان نشینن. ئامارە سەرەتاییەکان باز لە گیان لە دەستدانی 500 کەس و برێنداربوونی 15,000 کەس و ئاوارەبوونی دەیان 1000 کەس دەکەن. سەرچاوەکانی ناوخۆ باز لەوە دەکەن بەشێکی زۆری قوربانیان هی پرۆژەکانی مەسکەنی مەهەربوون کە لە سەردەمی سەرۆکۆمارە ئەحمەد نەژاددا بە کوالیتی زۆر خراپ بۆ خەڵکی دروستکراون. پاش بوومەلەرزە بە هێزەکەی پارێزگای کرماشان هێزە ڕزگاری بەخشە حکومیەکانی ئێران بە ئەنقەس و زانابوون هەتاوەکو ئێستا نەچوونەتە شوێنە سونە نشین و یارسان نشینەکان بە تایبەتی گوندەکان و ڕێگەکەشیان لە تیمە خۆبەخشە ناوخۆیەکان و مێدیاکانی بیانی گورتووە سەردانی ناوچە کارەساتبارەکان بکەن. هەوکات خەڵکی ناوچەکە ڕایانگەیاندووە ڕژێمی ئێران بوومەلەرزەکە دەکاتە هۆکارێ تا خەڵکی ناوچە کارەساتبارەکان شوێن و واری خۆیان بەجێ بهێڵن و ڕژێم دیموگرافیای ناوچە یارسانشین و سنی نشینەکانی کرماشان بگۆڕێت. بەڵێ دێنەوە خزمەتی بەڕێز مامۆستا سامان ڕەباتی کە بەرپرسی مەڵبەندی دەی دەرەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان هاوکات ماستەریشی هەیە لە بانکی ئیسلامی و کارگێڕی نێو دەوڵەتیدا. کاک سامان سەرەتا ئەگەر پەیامێکە دەبێت سەبارەت بە بوومەلەرزەکە پاشان من هەندێک پرسیارم هەیە سەبارەت بەم کارەساتە کە ڕووی لە وڵاتەکەمان کردو. بەڵێ سەرەتا سپاس بۆ داوەتنامەی جەنابتان.
من سەرخۆشی خۆم ڕاگەێنم بە خانەوادەی ئەو قوربانیانە داواکارم خوای پەروەردگار قوربانەکان ئەوانی کە گیانیان لە دەستداوە بە شەهید قبوڵیان کە واوانی بریندار ئینشاڵڵا زوو شفان پێ بێ و خەڵکیش بەدەمەوە بچن بۆ بەتایبەتی دەسەڵاتداران بۆ تاویزکردنەوەی قەرەبووکردنەوەی زیان لە کەوتوان. باش ئەڵبەتە من لەوە دەست پێ بکەم کە بەڕێزت ماسترت لە کاریگەڕی نێودەوڵەتیە کاریگەڕیش تا ڕادەیەکی زۆر پەیوەندی بە بەڕێوەبردننی ئەو دامودەستگایانەوە هەیە کە لە دەستی دەسەڵات یا حکوومەت یا بەڕێوەبەری ناوچەیەک یا هەرێمێک یا دەوڵەتێکدان بەڕێزت گلەی و گازندت هەڵبەتە بیستووە هەم لە باشووری کوردستان هەم لە ڕۆژهڵاتی کوردستان لە دەسەڵاتداران کە بە شێوازێک کە پێویست بێ وەکو لەو راپۆرتەشداهات بەدەم خەڵکەکەەوە نەچوون بە تایبەتی لە باشووری کوردستان تا ئێستا مەخابن مانگی سوورمان نییە یا ڕێکخراوێکی سەر بە دەوڵەتمان نییە ئەگەر کارەساتێک ڕووداوێکی سروشتی هاوشێوە ڕوویدا هەڵبەتە ڕوودا و سروشتەکان جۆرا و جۆرن ئەمان دەستێوەردانی خێرا بکەن دید و بۆچوونی بەڕێزت لەم چوارچێوەدا چۆنە بەڕێزت چۆنت بینی لە ڕاستیدا هاناوەچوونی دام و دەستگا حکوومیەکان بە تایبەتی لە باشووری کوردستاندا کە بەڕێزت خەڵکیەوێت بەتاکید ینی ئەو خەمساردەیەک دیارە هەر لە بیدایەتی ڕووداوەکان و ئیشی دەوڵەتە یەکەم جار بچێ بەدەم لێ قەوماوانە بەدەم خەڵکەوە بە تایبەتیوانی بێجێوڕێ ئەبن ئیترای کابینێ یا مخەیەمە یاشتی سەرەتایی یان پێ ئەگەیەنێت لە عیلاج لە جێگەوبان هەر شتێک بێ بارحاڵ مەسلەی ئیدارەدانی ئەوان پێوترێتە ئیدارەت الکەوارث یعنی و ئیدارەدانی ئەو حادیسە ئەو حاڵەتە طبیعیانە سروشتیانە کە ڕوئەکاتە کارەساتی سروشتی کە ڕوئەکاتە هەر وڵاتێک بە دڵنیایی بە شتێکی شەوترێک کارەسات یعنی هەم ئەوترێت لاوازی منطقەکە لەگەڵ خەتەرێک ڕووی تێبکاوکو بۆ نمونەی بوومە لەرزەکە کە هات بەسەر خەڵکە ینی بۆ منە وڵاتێکی وەکو یابان تقریبن لەو قۆناغی تێپەڕانوە لە کەواریس مەگەر زۆر دەرەجەی ڕێختەرەکەی بەرز بێ بەڵام وڵاتی ئێمە وڵاتە ئەوانی کە بەڕاستی دەوڵەتانی زۆر خەمخۆریان نیە و حکوومەت بە تەکید ئەبێتە کاریسە ئەمەش ئیشی حکوومەتە یعنی بۆ نمونە ئێمە ئەگەر تۆ حکوومەتێکت هەبێ لە ژیانی ڕۆژانی خەڵکە حکوومەتێکی خزمەت گوزار نەبێ بۆ موچەی خەڵک بۆ ژیانی ئاسایی خەڵکە بە تەکید یعنی لە کاتی ڕوودانی سروشتیا و بە دڵنیایی هیچی بۆ ناکرێت چونکە ئەمانە ئەو دەوڵەتانی پێشکەوتون میزانی تایبەتیان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو حادیسانەوە زۆر جار ئەو وڵاتانی کە ئیمکانەتی مادیان باشە وەکو کوردستانی خۆمان ئەگەر خاوەن ئیدارە و دەوڵەتێکی باش بێ بە تاکید سەقفی زۆر بەرزدانێ بۆ نمونە پێوترێ مەکسیمم وانە ینی احتیاطێکی گەورەتر ئەکا یعنی بۆ ڕوبەڕووبوونەوە حادیسانە بەس ئەوەی من ئەیزانم هیچی وا نەکراوە تەنها تەسریحێک ئەم ڕۆزم کاگنێکی یا دوێنێ گوایە بە دەمیانەوە ئەچن ئێمەش تەمەناکەین ینی بە جددی بڕۆن بە دەمیانەوە ئەوانی کە زەرریان پێکەوتووە لە خان و بەرەیە ئەوانی قوربانیان داوە یعنی تاویزێکیان بۆ بکەنەوە ئەوانی خانیان ڕووخاوە بۆیان باشکەنەوە و ئەوش ئەمێل وەکو پەیامێک لێرە بە کاک عەبدوستار وەزیری کشت و کاڵ بڵێم ینی ئەوەی بیستمانە گوایە ئەو بەنداوەکە زەرری پێگەشتوی دەربەندی خان لێرە و ڕجایەک ئەگەم ئەگەر ئەو زەرەرە ترسی ئەوەی هەیە لە خەڵکی شارەزا لەو بوارە کە خوانەخواست ئەگەر جارێکی تر لەو ڕێختەرە یا لەوە کەمتر دووبارە بێتەوە بۆی هەیە ئەو سەدە بڕوخێ بە لە ئێستەوە احتیاتی بەڕاستی و خەڵکانە بکەن کە لە بەردەم ئەو بەنداوە ئەژین ینی ئەبنە ژێر ئاوە خوانەخواستەم وەکو احتیاتێک ینی ئیشی لەسەر بکرێت بەڵێ باشە هەڵبەتە لایەنی معنەوی ژەیە بۆ نمونە گەر بەرپرسانی هەرێم لە ئاستی باڵاتە وەکو سەرۆکایەتی حکوومەت وەزیرەکان پارێزگار ئەمانەیە پەرلەمانتاران سەردانی و ناوچانەیان کردای پێدوانیە هەتا ڕادەیەک یان ئەگەر هاوکاریە مادیەکەش لە ئارادانیە خەڵکی باشووری کوردستان هاوکاری مادی کۆ دەکاتەوە بۆیان ینی باشتر نەبوو ئەمانە بشنەوێت تاوەکو لە هەولێرەوە لێدوانێک بدەن لەو دوورەوە بە دڵنیایی لە لەندەن بینایەک سوتا سەرک وەزیران چۆ بەردەم بیناکە ینی یەک بینابوو سوتا و خەڵکێکی تیابوو
ئەمان بڕوا ناکەم ینی بینێکی زۆر گەورە هەیە لە بینی ئەوان و خەڵکە ینی لە ئاستێکی زۆر گەورە خۆیان ئەبینەوە بڕوا ناکەم قەناعەتیان بۆ بێ بچن سەردانی ئەو خەڵکە لێ قەوماوە بکەن لە عینی دەقی لێ قەومانەکە باشە حکوومەتمان بۆچی ئەگەر ئەمانە و کاتە نەچن لە کاتی ئاساییان نەچن لە لێ قەومانە بەدەمیانەوە نەبن ینی حکوومەت بوون و نەبوونی چییە و کاتە واتایەکی بۆ دەمێنێتەوە وڵایەتر حکوومەت ئەوەیە کە ئیدارەی وڵات با بەڕێوە بە شێوەیەکی ڕباش و چاک کە نەیبێت بەڕێوە بێ خۆی ینی بڕوات ئیستیقالە بدە بەڵام ئەمان نە ئیستیقالە ئەدەن نە دەوڵەتەکەش ئەبن بەڕێوەی تر و خەڵکەش لەو بەهناماوە کەوتوتە بە نێوان بەرداشتیوان باشە باسی ئەو باڵەخانەی لەندەنت کرد ئەوەندەی من بیستێتم مەڵبەتە بە ڕێزی شت نیشتەجێی لەندەنی زیاترە زانی دوایەوەی کە و کارەساتە ڕوویدا چەندین لێکۆڵینەوە کران هەم لەسەر ئەو باڵەخانەیە لەسەر باڵەخانەی دیکە بۆی کارەساتی وا هاوشێوە دووبارە نەبێتەوە ڕێگری بکرێ پیلاندانران پرۆژە داڕێژران پێ دوای ئێمە چی بکەین کە هاوشێوەی ئەوان هەڵبەتەگەر هەندێکیش باسی ئەوە بکەی بۆی ئەزمون وەربگرین یا کاربەدەستانی ئێمەش لەوانەوە فێر ببن ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە کارەساتێکی هاوشێوە دووبارە بوویەوە ئامادە بین بۆ کارەساتەکان بۆ بەدەمەوە چوونی خەڵک بۆ کەمکردنەوەی زیانەکانی کارەساتەکان تابن هەڵی ئەو بینایی لەندەن لەوە ڕوویداوە کە حاجزێکیان بۆ دروستکردن ئەو بینا لە جاتی و تعمیر کرێتەوە بە ئوسلوبێک مەسەرەن مادەیەکی پلاستیکیان کردوتە بڵین کەڤەری بیناکە ئەو مادەیە بڵێن مادەیەکی تیا بۆ کە زوو قابلی ئەوەی بسووتێ دیارە ئەوە تێپەڕیەوە بەسەر ینی لە وڵاتێکی وەکو ئەمریکا ئەو مادە ئێستا ممنوع لە هیچ بیناکە بەکار نایە لە شارەوانی ئەو منتیقە کە شەفەربوشی پێڵێن تێپەڕیەوە بەسەر شارەوانەکە و بەکار هاتووە بەڵام ئەوە گرنگە ئەمان کاتێک هەڵەیەک لە شوێنە کارڕۆدن ینی بە تاکید ینی ئیجراعاتی خۆیان ئەکەن و چەند بینایەک تقریبا 6 بینا زیاتر لە دوای ئەوە چۆڵ کرا هەتا ئەو احتیاط و ئەوەی کە قابلی سووتان بۆ ماوەدانە هەمووی لێکرانەوە نان هێشتۆ خەڵکەکە بچێتە ناوی و بە تاکید خەڵکیش هاتوۆتە سەرخەت ینی چەند لەوانەیە مانگێک زیاتر لە بەریتانیا قسە لەسەر ئەو بابەتە کراوە خەڵک زۆر گلەی کردووە لە حکوومەتی خۆی و ئەو خەڵکەش کە لەو شوێنە ڕزگاریان بوو هەمویان تعویز کرانەوە بە شێوەیەکی زۆر خەیاڵی ینی خانویان دراپیان بەڕاستی لەناو لەندەنە یعنی وەکو بڵێ حکوومەت ئەو تەکلیفەشی قسە سەرشانی خۆی لەبەرەوەی هەڵەیەک تێڕەبووی بەسەر بەڵێ قەرەبووی کردوونەتەوە هەرچەنە بڵێن ئەوە حادیسەیە کە لە ڕووداوێکە لە ڕێی کارەبا و ئاگرشتەوە بۆ بەڵام ئەمان حادیسەی سروشتی ئەمە ناتوانانی زۆر ئەو دوانە بشبهێنین چونکە حادیسی سروشتی لە دەستی ئینسانان نیە بەڵام ئەوەی لە دەستی ئینسانایە ئەو حکوومەتانە استراتیجیکیان هەیە تەوەقعاتەکەن لافاو هەبێ بورکان هەبێ مەسەنە وڵاتانی کە بورکانیان تایە بوومە لەرزە هەبێت یا بۆ نمونە دەیان حادیسی تر هەیە کە ئاگرکەوتنەوەی خوانەخواستە لە معمەلێکە لە بازاڕەکە لە شوێنەکە حکوومەت دایمە ئەم احتیاطانەی هەیە بۆ ئەوەی چۆن ڕوبەڕووی ئەو کارەساتانە بێتەوە بە شێوەیەکی تەندروست ینی بێمەش لەمەوە دووە ئەو ڕێوشێنانە بگرینە بەرن بە دڵنیای ینی ئەوە پێویست لەوانەیە پێویست بەوەتر نەکە ئەگەر حکوومەتێکی سەلیم بێ بەبێ ئەوی بگەڕێتەوە بۆ لای تۆ و ڕێی ئێمە خۆی پلانی هەیە و ئیشەکە بۆ نمونە ئەو وەزارەتانەی معنین بە بوومەلەرزە دائنیشن پلانی خۆیان هەیە کوردستان لەسەر چی خەتێکە بۆ نمونە ئایا احتیمالی دووبارە بوونەوەی ئەم کارەساتانە تا چەندێکە یعنی سا ئەو دەرەجی ڕێختەرە بەڕاستی کە داوێتی لە بڵین کاڵی 32 کیلۆمەتر لە سنتەری هەڵەبجەوە دوور بووە بەڵام کۆید هەستی پێ کردووە معنای ئەوەی ئێمە لە ناو لە بەغدا خان و ڕووخاوە خەڵک مردووە یعنی بەڕاستی ئەوە کارەساتە تۆ یعنی ئەوە بڵین خی گەورە ڕەحمێکی بە و میلەتە کرد کە لە ڕۆژهەڵات و باشووریش سەدان هەزار نەفرتیانە چوو یعنی ئەوە سپاسی خوایە الحەمدولله بەڵام یعنی لەمە دو حکومت هەقە هۆشێک بخوای بێنێتەوە احتیاطێک بک بۆ ئەگەر خوانەخواستە شتێکی وا بوو چۆن بەدەم خەڵکەکە باش دێمە سەر ئەرکی خەڵک بەڵام بە هەندێک گلەی و گازندەی خەڵکی ڕۆژەڵات دێ بیان بیستین پاشان گفتوگە لەو بارەشەوە دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز لە ڕۆژەڵاتی کوردستان ئەو ناوچانەی کە بوومەلەرزەکە لێداون خەڵکی لێقەوما و گلەی و گازندەیان لە حکوومەتی ئیسلامی ئێران هەیە دەڵێن وەکو پێویست نەچوون بەدەم خەڵکەکەوە کەم تەرخەمن با پێکەوە
ئەم راپۆرتە ببین. ئەوەی هەشە فەرکوژیانە بەقیچی دامارە گشیمان هەنابێ مناڵ گشتی لە دەقیقی بۆ دیوانی ئاونی ئاو فەرەتە دەری فەلان کویشە نازانن حسێنی مامەسا بۆ خاکی خوا منەتە لێ خۆمیان قەسەم بەخوا واللهی لە هەڵم لە خراپترمان پیاکیە واللهی لە کرمان خراپترمان پیاکیە ماڵمان ڕی زندگیمان ڕی نابوود مامۆستا من تۆ ئەناسم مامۆستا بۆیە باشم گرڕاکرێشێتە ئەوڵ بۆ خوا دەوە ماڵ بۆ ملەتە دادی ملەت بڕەسێنە بەخوا بێغیرەت نەوین واللهی خوا وامانێت بکردنە واللهی وەدەنی فەقیر و فەقراوە بووین والله اسمي ما بعتها انا اعمل كل مجرد وما سكر بوب مزيود بوب دخلي فقط اسمي ما بعتها والله يا بايشك اخوا قوري كبير اليمن مردي اخواون والله ترى حجرهم من اسمه وصل عملت انا اعصاب ما شيء مسؤوله كان جواب بدنا جواب حمور تبعتك كان قشي خطيه ما خيت تبعتك فانا يا هذي اخوينا اخر منالي كوجانا ثاني شي بوك بريا تيكا بوين قشمات بالقران مثيرتك والله آل خواردن والله وقشيان مثير بيزار صادرين قبل فرمان داري قبل جبنا فجاي هاي ما والله يا عداله كان الله كان له اللي قرب تاريخ قرب السريقه يا دايما بخوا وانا قولك انا كذا شيء حد لا تركه ولا من عاوز فخدواكم لمردمي خيري منطقة ورومانا بخصوص عمو مسلمان أنا بيردم أنا وأرمان والله يجنو من عمان أما بيجوا جو بخوا خسم بخوا ما واجري حيوان ما بيلا لازم سؤال كده بو جريوا والله حيوان ما يصير خد على ذلك خد على ذلك فيش مدار ولا ناكات ولا ملكا غير فرمان دارو بخيار ها غير فرمان ابرا خش بناحك ما كريم اخوي علي انا عاوز بيضاء جمال فضلوا برضه بمانينا دو كومك ما كان دولو دايخ ما تجي بازك شو انا وخانده ايش نبي كنا مەڵێ کاک سامانەوە بارودۆخی بەداخەوە خەڵکە لە ڕۆژەڵاتی کوردستان وەکو خۆیان دەڵێن ئێمە ناڵێنەوە قسەی ئەوانە حکوومەت ناچێ بە دەمیانەوە ئەرکی ئێمە وەکو هاوڵاتی کورد لە هەر کوێگەین لە ناوخۆ لە دەرەوە بە تایبەتی کارەساتەکە لە ڕۆژەڵات زۆر گەورەترە ینی بە هەزارە کەس تا ئێستا بێسەر و شوێنن نزیکەی 15-20 خانوو ڕووخاون ئێمە ئەرکمان چیە ئێمە چی بکەین بە تایبەتی وەکو باشووری ژێمە قەرزاری ڕۆژەڵاتی کوردستانی وڵای ئەوان دوو ئەرکیان بەڕاستی دوو مافیان لەسەر ئێمە هەیە مافی ئەوەی کە هاوزمانین کوردین و مافی مسلمانەتیش بەڕاستی ئاگام لێ هەندێک ڕێکخراو لە لەندەن هەستاون بە کۆکردنەوەی کۆمەک و شتومەکوانە داواکارمانی هەمومان بچین بەدەم ئەو کۆمەکانەوە هەرکەس بە پێ ئیمکانەتی خۆی ئەوە واجبی سەرەکی ئێمەیە و وەکو پێشنیارێک شێڵم هەرچەنە ئەو ترێ فاقد شيء لا يعطيه يعني ئەوەی کە نەیبێ ناتوانێت ببەخشێ ڕۆکەنە حکوومەتی هەرێم ئەگەر هەرچی کردووە بە شتێک ینی بەڕاستی دەوڵەمەندەکانی ناو حیزب کە مەلاین دۆلاری و خەڵکیان بردووە بە تۆزە لەوا سەخی بن ویژدانیان بجوڵێ تۆزە لەو پارە بکشێنەوە لە بانقەکان لە ئەوروپا لە ژێرزەمینەکان وەکو خوانوتیان هەمانە بینێرن بۆ ڕۆژهەڵات ینی ئەوەی کە هەیە ئاماری ڕسمی نییە نازان بەڵام گەیشتە 600 شەهید تا ئێستا بێژگەلەوەی کە ئەوکو جەناب تەڵی 15,000 خان و ینی 15,000 عایلە ئێستا بێجێوڕێن جێگری مەسکەنی کرماشان ئەڵێ بە فەرمی ڕایگەاندۆ 12,000 خانۆ ڕووخاوە 12,000 ینی کارەساتە شارێکە بەڕاستی ینی شارێکی گەورە ئەلبەتە زۆر گوندی ژەن دوورە دەستن ناوچەکە بەرفراوانە تا ئێستا چارەنووسی ئەو گوندانەش دیارنیە ئەوشم بیستەوە کە ئەسڵەن هەندێک گوند ینی کەڵکی ژیانی نەماوە تەواوەتی لە 100 وێران بوون بڵێ بەداخەوە ینی ئەوە ئەرکی ئینسانی و کوردایەتی و ئیمانی ئێمە بەڕاستی ئەوەیە کە هەر کەس بە پێی توانای خۆی بچێ بە دەمیانەوە هاوکار بن بەداخیشەوە ئەگەر حکوومەتی جمهوری ئیسلامی ئێران نەچوێ بەدەم ئەو خەڵکەوە بەس لەبەرەوەی کوردن و سنین ئەوەش بەڕاستی
هەڵەیەکی ڕەشی ترە ئەنێنرێ بەو هەموو زوڵمەی لە کورد ئەکرێ لە وڵاتێ. بەڵێ باشە باسی کۆمەکمان کرد مانگی سووری کوردستان لە سەرتاسەری ئەوروپا و جیان کەمپینێکی ڕاگەیاندووە کۆمەڵی ژمارە حسابی لە سەرجەم وڵاتەکانی دنیا بە تایبەتی ئەوروپا داناوە بۆی خەڵک لە ڕێگەیانەوە کۆمەک و هاوکاری خۆیان پێشکەش بکەن با ئەم هەواڵەش ببیستین پاشان دێمەوە خزمەتی بەڕێز. هەیڤی سووری کوردستان هەڵمەتێکی دەست پێ کردووە بۆ لێقەوماوانی بوومەلەرزەکەی باشووری کوردستان و ڕۆژەڵاتی کوردستانە و هەڵمەتە هەم لە ئەوروپا هەم لە وڵاتانی دیکەی جیهان بەڕێوە دەبرێت لەو چوارچێوەدا ژمارە حسابیشی تەرخان کردو تا هەر کەسێک بێوێت لە ڕێگەی پارەی نەقدەوە لە ڕێگەی و ژمارە حسابانەوە کۆمەکی خۆی بکەێنێتە لێقەوماوانی وڵاتەکەمە. مانگی سووری کوردستان لە هەڵمەتەکەیدا ڕایگەیاندووە لە ئێستادا باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان پێویستی پێمانە و وەک ئەرکێکی کوردێنی و مرۆیی دەبێت هەموو کوردێک چ لە ئەوروپا و چ لە وڵاتێکی دیکەی جیهان دەژین بەشداری ئەم هەڵمەتە بکات. هەیڤی سووری کوردی ڕایگەیاندووە هەر کەسێک کە هەر کۆمەک و هاوکاریەکی نەقدی هەبێت ئەتوانێت لە ڕێگەی مانگی سووری کوردیەوە بیگەنە دەستی لێقەوماوانی بوومەلەرزەکەی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان. بۆ ئەو مەبەستەش چەندین ئەدرێس و ژمارە حسابی بانکی ئامادە کردووە کە لەسەر ئیکرانی تەلەڤیزیۆنەکەمان دەرکەوتون. بەڵێ بینەرانی بەڕێز کەمێک پێش ئێستا ڕاگەیەندراوە کە کیانوشی ڕۆستەمی قارەمانی جیهانی بەرزکردنەوەی قورسایی کە بەخۆی خەڵکی شعبادی پارێزگای کرماشانە کە یەکێکە لەو ناوچانەی بوومەلەرزەکە لێیدا و بڕیاری داوە دوو لە مەدالەکان کە وەریگرتوون مەدالی زێڕینن لە ئاستی جیهانیدا وەریگرتوون بیان خاتە بازارەوە بۆ فرۆشتن مەزاتەوە تا پارەکەیان بنێرێتەوە بۆ ئەو کەسانەی کە لیان قەوماوە لەو بوومەلەرزێدا. کیانوش ڕۆستەمی قارەمانی جیهانی وەرزش کە خەڵکی شاری ئیسلاماوی ڕۆژهەڵاتی کوردستانە لە ئۆلۆمپیادی 2016 ڕێدۆ جانیرۆی بەرازیل و لە ئۆلۆمپیادی 2012 لەندەن میدالی زێڕی بەرزکردنەوەی قورسایی بەدەست خستووە. ئەو ڕایگەیاندووە ئەو دوو مەدالەی دەخاتە فرۆشتنەوە تا لە ڕێگەی پارەکەیەوە کە بەدەستی دەگا بیکاتە هاوکاریکردنێک بۆ کارەساتبارانی بوومەلەرزەکەی ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵێ دێنەوە خزمەتی بەڕێزت کاک سامان ڕەباتی بەڕاستی هەڵوێستێکی جوامێرانەیە لەلایەن کیانوشەوە هەروە ئەو هەڵوێستەی مانگی سووری کوردیش. ئەمە دەستخۆشی لە هەردوو لایەن ئەکەینوە لە لەندەنیش ئاگادارم هەندێک ڕێکخراو ئەویان کردووە بەرنامەی بەخشینیش لەوانی جەناب و بەرنامە بناسی لە تەلەڤیزیۆنی پێیان ئەویش هەوڵێکی ڕاگەیاندووە بە تایبەتی لە دوای ئاوارەکانی دووسخورمات و کەرکووکەوە ئەوە سەحالیان هەر بەردەوامە پرۆسسە و ئینشاڵڵا ئەمەش هەرە چێتە سەر ئەو چالاکیە و یعنی کە خەڵک ئەگەر پارە بە ئەمانەتەوە ئینشاڵڵا ئاگاتە دەست هەمووانی کە لیان قەوماوە لە بوومەلەرزەکەەوە هەمووانەشی کە ئێمە نەڵین ئاوارە ئەنی میوانەکانمان لە دووسخورمات و لەو شوێنانی کە بەڵێ کە سوکاری خۆمان ماڵی ئێمە هی ئەوانە وەکو چۆن ئێمە کە لێمان قەوماچوونە ڕۆژەڵات هەمویان دەرگای ماڵەکانی خۆیان بۆ ئێمە کردەوە. باشە ئەرکی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە بەرامبەرەمەدا چییە بۆچی زۆر وڵاتەیە کاتێک کە کارەساتێکی وای لێ دەقەومێ داوا لە دەرەوە دەکات تا ئێستا من نەمبیستووە هەندە کۆماری سلامی ئێران لە حکوومەتی هەرێمی کوردستان داخوازێکی وە ئاراستەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بکەن. وڵا بەتاکید ئەو کە بڵێن کارەساتە سروشتیانە کە دێت لەوانەیە زۆربەی وڵاتان توانای بەرەنگاربوونەوەیان نەبێت لە ڕووی مادی و فراکەوتنەوە وڵاتانی تر ئەچن بەردەمیانەوە بۆ نەکراوە بەڕاستی زانیاریە کەم نیە بەس ئەوەی بیستمە گوایە تورکیا تارێک خۆراک وشتی نردبێ نازانم هەرچە ناوترێ لەو لاوە چیاکانمان لەولا بەفڕۆکە بردمانمان دەکات لەم چەند چادرێک دەمان خەڵەتی ڕاست ئەوەشم بیستە بوو بەس بەرحاڵ ئەگەر هەر کۆمەکێک بێ ئەمە دەستخۆشی بکەین لەو جێهێتی نردوانە جێتێکی خەیری ببینێرە شەرمی ڕسمی حکومی بێ. من زیاتر ئەڵبەتە مەبەستی شمە بوو بۆ نمونە نەتەوە یەکگرتوەکان کۆمەڵێک ڕێکخراوی هەیە
ینی ئەم ڕێکخراوانە من نە لە دەربەندی خان نە لە کەلا لە ڕۆژهڵاتی کوردستانیشدا نەمبینی ینی جێ خۆیەتی داوا بکرێ بۆ نمونەوانی کە بەڕێستان بۆ نمونە لە دەرەوەن بەرپرسیارەتی مەڵبەندی دەی کۆمەڵی ئیسلامیتان لە ئەستۆدایە داوا بکەن ینی ئەو کارەساتە گەورەیە هەرواش برینەکان ساڕێژ نابن یانی دەکرێت لە ڕۆژانی داهاتووشدا داخوازی لەوان بکرێ بچن. قەناتمە ئەوەگەر لە ڕێی عێراقەوە بیکەن لە بەر کەناڵی ڕسمی خۆی هەیە ئەو داواکاریانە عێراق دەوڵەتە و ئێمەش هەرێمێکین لەو دەوڵەتە بە دڵنیایی ئومەمی متحیدە خۆی لە بودجەی خاصی خۆی هەیە بۆ ئەو ڕوبەڕووبوونەوانە ئایا بۆ نەکراوە یا کراوە دەنگینە بۆ ئاگام بەڕاستی لەوەنی باشە عێراق چیەکەوێتە ئەستۆ لەم بارودۆخەدا تا ئێستا لە لێدوانێکی درەنگ وەختی حەیدەر عەبادی نەبێ شتێکی دیکەم نەبیستوە وەڵا عێراق ئەبوایە ڕاستەوخۆ ئامادەی شوێنەکان بواە و هەڵسانگەندانی کردا بۆ زەرەرەکان و ئامادە بووە بچێتە ژێربای چونکەوە چۆن ئامادەیە مەتارەکان و سنوورەکان بڵێ لە مافی سیادی ئەمە بە تاکید ئەو کارەسە سروشتیانش یعنی ئەبێت دەوڵەتی مرکزی بەرپرسیارەتی یەکەم وەربگرێ بەرامبەریان قسەکە ژەرەوەی کە بەڕێز داماژێت پێدا لە کاتێکا دەڵێ فڕۆکەخانەکان بیرەنەوتەکان داهاتی هەرێمی کوردستان ئەبێ لە ژێر دەسەڵاتی ئەما دوێت لە بەرامبەرەوەشدا ئەی ئەرک و بەرپرسیارەتی حکوومەتی ژێ دەبێت جێبەجێ بکە بە دڵنیای ئەوەش دیارە یەکێکە لە ئەوش دیسان و لەو لێشاوی گەندەڵی کە لە عێراقا هەیە بەداخەوە جێگەی داخ باشە لە مژاری بوومەلەرزەی سروشتی دەرباز دەبین دەچینە لای بوومەلەرزەی سیاسی لە باشووری کوردستان کە مەخابن بەشێکی ئەم بەهانا و نەچوونی بوومەلەرزەی باشووری کوردستانش هەر بۆ ئەو بوومەلەرزە سیاسیە دەگەڕێتەوە لەو بارەوە دۆسیەکمان هەیە چەند ڕووداوێک ڕوویاندا و چەند هەواڵێکمان لەو دۆسیە کۆ کردوێتەوە پاشان دێمەوە گفتوگویان لەسەر دەکەین. ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دادگای فدرالی عێراقی بۆ ڕفراندۆم قبول کرد چاودێرانیش قبولکردنەکە وەک بەتاڵکردنەوەی ئەنجامی ڕفراندۆمەکە دەبینن. ئەمە دوێنێ نێچیرەوان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند تا ئێستا بەغدا وەڵامی ئەوانی نەداوەتەوە بۆ دەستپێکردنی دانوستان ڕایشی گەیاند لە دوای ئەم مانگەوە دەست بە دابشکردنی موچەیەکی دیکە دەکەن هەڵبەتە موچە مەبەستی چارەکە موچەیە. زوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش دوێنێ کۆبوونەوە ڕایان گەیاندووە دەبێت لایەنەکان لەسەر پێگەێنانی حکوومەتێکی نوێ ڕێککەون ئەوەی لە باشووری کوردستانیش ڕوودەدا هەڵەی سیاسەتی حکومڕانی هەرێمی کوردستانە. ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی بڕیارەکەی دادگای فدرالی دایەوە لەبارەی مادەی یەکەمی دەستوری عێراقەوە ڕایگەیاند بڕیاری دادگاکەی بۆ ڕێفراندۆم قبولە و ئاماژەی بۆ ئەوە کردووە وەک چۆن هەمیشە هەرێمی کوردستان جەختی کردوتەوە کە پابەندی گرتەبەری ڕێگای دەستوری و یاساییە بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکانی نێوان دەسەڵاتی فیدراڵەکان و هەرێم لە ڕوانگەی هەڵوێستی ڕوونمانەوەیە بە پێشوازیکردن لە هەر دەستپێشخەریەک بەم ئاراستەیە دەکەین. لە سەرویانەوە دەستپێشخەری ئایەتوڵڵاه العوزما سیستانی هاوکات ڕێز لەو ڕاوەگرتنەی دادگای باڵای فدرالی بۆ مادەی یەکەم لە دەستور دەگرین. چاودێرانیش قبولکردنەکە وەک بەتاڵکردنەوەی ئەنجامی ڕێفراندۆمەکە لەلایەن خودی حکوومەتی هەرێمەوە دەبینن. جێگای ئاماژەیە لە ڕۆژی 6 تشرینی دووەمی 2017 بڕیاری ژمارە 122 دەرکرد سەبارەت بە ڕاوەکردنی مادەی یەکەم لە دەستوری عێراق کە ئەمە دەقەکەیەتی. کۆماری عێراق دەوڵەتێکی فیدرالی سربەخۆیە خاوەن سەروەری تەواوە کە سیستمی حکومڕانی تیایدا کۆماری پارلەمانی دموکراتیە. ئەم دەستورە زامنی یەکێتی عێراقە بەم شێوەیەش ئەنجامی ڕێفراندۆمی هەرێمی ڕەت کردبوویەوە. دوێنێش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا نەچیروان بارزانی سەرۆکی حکوومەت لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند ئەم حکوومەتەی ئێستای هەرێم کاتیە و تا 8 مانگی تر کار دەکات و دواتر دەبێ هەڵبژاردن بکرێت و لە دوای کۆبوونەوەمان لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێم کاتی هەڵبژاردن دیاری دەکەین. وتیشی پرۆژە یاسای بودجەی 2018 خراپترین ڕەشنووسی بودجەی عێراق و کۆمەڵێک دەسەواژەی تایە کە قوارەی هەرێمی کوردستان هەڵدەوەشێتەوە و هەرێم وەک پارێزگان ناو دەهێنێت و ئەمەش دژ بە دەستورە. ڕاشی گەیاندووە تا ئێستا بەغدا وەڵامی نەداوینێتەوە بۆ دەستپێکردنی دانوستانەکان. هەردوێنێش لە پاش کۆبوونەوەی نێوانیان لە ڕاگەیەندراوێکدا بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ڕایەنگەیان
پێویستە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکرێت و لایەنەکان لەسەر پێکێنانی حکوومەتی نوێ ڕێبکەون چونکە هەرێم بە قۆناغێکی سەختە تێپەر دەبێت ئەوەش بەهۆی هەڵەی سیاسەتی حکمڕانانی هەرێمەوە هەردوو لە جەختیان کردوتەوە تا بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەم قۆناغەدا بکرێت و هاوڵاتیان گۆڕانکاری ڕێشەیی بەدی بکەن و هێز و لایەنە سەرەکیەکان لەسەر حکوومەتێکی کاتی پێک بێن کە ئەرکی سەرەکی ئەم حکوومەتە بەڕێوەبردننی گفتوگۆیەکی سەرکەوتوو بێت لەگەڵ حکوومەتی ناوەند و هەروەها باشکردنی گوزەرانی هاوڵاتیان و دابینکردنی موچەی فەرمانبەران و ئامادەی بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دوور لە دەستێوەردانی حزبی. بەڵێ دێنەوە خزمەتی بەڕێز مامۆستا سامان ڕەباتی لەوە دەست پێ بکەین حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دادگای فدرالی عێراقی قبول کردووە چاودێرانیش پێیان وایە ئەم قبولکردنە بە شێوازێک لە شێوازەکان بەتاڵکردنەوەی ڕێفراندۆمەکەی 25 مانگە من نەبەر ئەمڕۆ لە سەفەرا بووم بۆ ئێرە بەڕاستی ئاگاداری ئەو هەواڵە نیم بە دەقیقی بەڵام هەر ئەوە لە کاگنێکی لە ڕۆژی ڕفراندۆمە بە خەڵکی وت کە ئەم عەلەمی عێراق هەر لێرە ئەبێ ئەو خۆی ئیشارەتێکی زۆر وازەح بووە کاک مەسعودیش لە 26 مانگاوتی ڕفراندۆم بۆ ئەو فەرزکردنی ئەمر واقع نییە و بۆ دیاریکردنی سنوور نییە ئەوانە هەمووی ئیشاراتی وازەح بوون کە بەڵێ پاشگەزن لە ڕفراندۆمەکە بەڵام هەم لە ڕووی یاسایی ناتوانن ڕفراندۆم هەڵبۆشن ئیلا بە ڕفراندۆمێکی تر نەبێ و من دڵنیاش مەگە ڕفراندۆمی تر بکەن خەڵک قەت ناڵێ نەخێر ینی خەڵکی کوردستان مستەحیلە لە سەدانەوە تووسێوەتی بەڵێ هەرچەنە بە تاکید تەزویرات و ئەو شتانە ئەو ئاگادارین هەیە بەڵام با بڵێ نەگەر لە سەدا 60 ژووتی بێتی بڵێ پێ ناچی ئەم خەڵکە گەر لەو بڕاوم جاریان حماسەتی نەتەوەی زیاترە بێ کە شیعە مەسەرەن ئەوانی حاکمەکانی عێراق بیانەوێ فەرزی کەم بەسەر توابێ بڵێ نەخێر ئەوەش ناگونجە کەواتە بێ بە شێوەیە لە شێوەکان دیزە بە دەرخۆنە بکەن هەرچەنەمان خوان خبران هەیە لە دیزە بە دەرخۆنەیان بەڵێ باشە هەڵبەتە ڕخنەیەکیش لەسەر کۆمەڵی ئیسلامی هەبوو کێوە لە دو جاردا دەنگتان بە بەڵێدا ئەم ڕخنەیە تا چەندە قبول دەکەن و تا چەندە پێشتان وایە کە ڕخنەیەکە لە جێ خۆیدایە من حەزەکەم بە شتێک دەست پێ بکەم هەر ئەو ڕۆژەی مامۆستا عەلی باپیر وتی بەڵێ دەنگیدا وتی ئێمە هیوادارین ئێمە تا ئێستا کە ڕەمان نەبووە کە ڕفراندۆم لەم کاتا بکرێ هیوادارین ئێمە هەڵە بوو بین هیچ بڕوا ناکەم هیچ سەرکردەیەک ئەو قسە بکات کە ئامادە بێ بڵێ ئێمە هیوادارین هەڵە ببێتین لەو ڕێی خۆمان بەڵام من حەزەکەم ئەگە جەناب مەجالم بەی لەسەر ئەم مەوزوعی بەڵەو نەخێرە ئێمە قسەی خۆمانەکەین با خەڵک حکومدا بەڕاستی ئەینا من دڵنیامە تا ئێوارە من تەبریر بێنم یا قسە بکەم بەرامبەر يعني عادەتی سیاسەتی ئێمە وایە مستحیلە بڵێن ئەگەر هەڵوێستی تۆ دروستن دروستیش بێ بڵین وایە ئەوە کولتورێکی ناچینە ژێر باری ڕاستە یا ناچینە ژێر باری هەڵەکان جوانە من ئەمەوێ ئەوە بڵێم کە جارێکە پرسیارێ بکەین ئایا ڕیفراندۆم بەرهەمی بڵێ من قەناعەت ناکەم ڕیفراندۆم بەرهەمی مێژوویەکی دیاری کراو بێ درێژکراوەیە لە شوێنێکا گەیشتووە بە قەراری ڕفراندۆم ئەوش چییە ینی کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم بانگهێشتی حزبی کردووە ینی کەواتە وەکو سەرۆکی هەرێم بڕیاردراوە کە ڕفراندۆم بکرێت ئێمە 2 ساڵ پێش ئەو مەوعیدە وتومانە ئەو پۆستە بەسەر چووە و نادەستوریە ئەگەر ئەو خەڵکەی تریژ وەکو ئێمەیان بکردایە وەکو ئێمە گۆڕان نەچوونایە بەدەم دانیشتەکانی کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم کەواتە هەر لە ئەساسەوە ڕفراندۆم ڕووی نەئەدا ئەمە بەڕاستی خاڵێکی تر من ئەمەوێ بیڵێم ئەوەیە کە ئەوانەی کە سیاغەی ڕفراندۆمیان کرد یاساکەیان داڕشت پەرلەمانیان بۆ کارا کردەوە و ئەوانەی کە لە سەریان و پێشبینی بکەن ئایا چی ئەبێت چی نابێ ئەوانە بڕیاریاندان ڕفراندۆم بکرێ ئێمە لە ئەخیر لەحظا ماوێنێتەوە بڵێن لە بەردەم 2 اختیارە یا ئەبێ بڵی بڵێ یا ئەبێ بڵی نەخێر لەوانەیە خەڵکی بڵێ بایکۆت بە تاکید بایکۆتیش جۆرێکە لە نەخێر بەڵام ئێمە لە بەرەوەی جارەکەمی ئەوە بڵێم لە نەخێری کۆمەڵی ئیسلامی
هیچ کاریگەری نەبوو لەسەر نەتیجە ینی هەموو خەڵکێکی بە ئینساف ئەزانێ لەبەرەوەی پێش وەخت حاضر کراوە بێ لە سەدانەوە تو دووە سێ بێ بێنین ینی ئەوەی ئەمێنێتەوە لە سەدا حوتی نەخێرە نەخێر لە ئێستادا و نەخێرەکەی ئێمە و نەخێنەکەی گۆڕانیش ئەو پەڕیسی ترە چوە سەرەوە لە ساعتدا و تەخوینی شەکراوە بفعلتان وایە ئێوە پلانەکە دانرابوو دا ڕێژرا بوو کۆتاییش جا منە شتێکی کە بڵێم نمونەیەکی زۆر منطقی بێنمەوە مەسەن ئێمە طبعا تەخوینە کراین ینی پێش ئەوە مەسەن هەبوو لە مستەوای زۆر بەرزاتا بەسەر هەندێک ئەو قسەکەم لەوانەی خۆش نەبێ بۆ تەلەڤیزیۆنەکە بەڵام هەندێک بە کرێگیراوی بەڕاستی ڕۆژهەڵاتیان هێنابوو بەریاندا بە گیانی کۆمەڵی ئیسلامی یعنی کە تەخوین بکرێن هزار تۆمەتیان بۆ هەڵبەستوین پیاوی مالکی و زۆر شتی تر ئێمە ئەمە یەک دوو ئێمە وەکو مەبدەئیەن وەکو قەناعەت وتمانە بڵێ ینی ئێستش منەی لێمەوە هەن مەسە من نمونەیەکێن وەکو عایلەی خۆم 53 ساڵی ڕێکە لە ساڵی 63ەوە هەتاکو ئێستا ئێمە لە ناو خەباتی کوردایەتیین 4 جار بۆ خانومان ڕووخاوە برامان لەو ڕێگا جیهانی بەخت کردووە ئێستا زۆر زەحمەتە بەڕاستی تۆ بچیتە سەر سنوو بڵێ وەڵای من ئەڵم نەخێر ئەوە لە ڕووی نەفسی و معنەویەوە زۆر زەحمەتە من یەک نمونە دێنەوە بۆ ئەو کۆتایی بۆ مۆزوع دێنەوەش ئەوەیە من نمونە ئەمە وا ئەبینم بڵێن تۆ بولبولێک لە ناو قەفەزێکا بێ جەنابەت خاوەندە سەڵاتی بەسەر قەفەزەکە منیش کەسێکم بەشم تیا هەیە بەڵام هیچ سوڵتەم نییە نە کلیلەکەی بەدەست منە نە ئەمری بڵێن شوێنی قەفەزەکە بەدەست منە تۆ ئەڵی کاکە گیانی ئەم قەفەزە بەرەدەم یا سەریە بڕم ئەم بولبولی لە ناو قەفەزەکە منیش پێ تەڵم کاکە ئەگە بەریەی لە دەرەوە ئەنواع بۆ داڵی تیا بازی تیا هەر شتێکی تیا ئەخورێ تۆ یەک اختیار لە بەردەستی من ناهێڵی لە ئەخیر دەقا دەرگاکە ئەڵی سەری بڕم یا بەریدەم منیش بە تاکی دەڵم ئەگە بەریدە احتیمالی خۆی ڕزگارکە بەس بۆ سەری بڕی عینی شدوایە یاسای ڕفراندۆمە هەر کەسێ شارەزای بێ کاتێک ینی وڵاتێک بڕیاری بڵێن ئیقلیمێک بڕیاری ڕفراندۆم ئەدا ڕفراندۆم لە ڕووی یاساییەوە لە باڵاترین دەسەڵاتی تەشریعیە کە لە سەروی دەستورەوە ینی ڕفراندۆم توانێت دەستور بگۆڕێ نەک ئەوە توانێت لە بەری دستۆر هەڵوەشێنێتەوە بڕیاری گەلە یعنی تۆ ئەگەر بڵی نەخێر یعنی مە مصیبەتێک بەسەر میلەتەکە تا دێنی بەڵام ئەگەر بۆ نمونە سێ اختیار بواە لەسەر ئەو فۆرمەی کە تەوزیعان کرد بیاون تا بۆ نمونە بەڵێ یا نەخێر یا ئێستا کاتی نییە ئێمە بە تاکی دەما ئێستا کاتی نیە باشە بچینە مژارێکی تر لەبەرەوەی کە کاتەکە بەش بکە نەچیروان بارزانی هەرم ڕۆ توێتی حکوومەتی عێراق ئامادە نیە لەگەڵمان نەکۆبێتەوە کە ئامادە نیە باشێ چارەسەر چیە حکوومەتی عێراق لەبەرەوە ئێستا لە موقعی قووە قسەکە ئێمە کە ڕفراندۆممان کرد ینی من خۆم بابەتێک لەسەرەوە بڵاو کردەوە من ئەمزانی کە ئەمانی خۆمان تەحلیلەکانیان بڵێن بۆچی مسەربوون لەبەرەوەی ئەرزیان بەدەسەوە بوو هێزی پێشمەرگە لەو شوێنانە بوو و عقدی 50 ساڵی نەوتیان هەبوو لەگەڵ تورکیا و ئەمریکا لە شەڕی داعشا بە لێشاو مەسئولیانە هات بۆ کوردستان ئەمانە ئەم خوێندنەوەیان بۆ ئەمەوا بوو کە ئەمانە هەمووی سەوابتن و ناگۆڕێن ئەمە ئەتوانین ڕفراندۆمەکەمان بکەن ئێستا شتەکان پێچوانە بۆتەوە هەموو وەرەقەکانمان سووتە ئێستا بەتاکید عێراق ئێوێ خاڵی زیاتر فەرزکە ئەوەش بەتاکید ناحەقیەکی زۆر گەورە بەرامبەر بە میلەتی کوردێکە باشە مژاری سێم کە لەو راپۆرتەژە هاتبوو دوێنێ کۆمەڵی ئیسلامی کە بەڕێزی شت ئەندام و بەرپرسی تێیدا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوە پاژەوەش لێدوانێکیاندا یەکێک لەو خاڵانەی کە زۆر تێکیدیان لێکرد بوویەوە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە پێگەێنانی حکوومەتێکی نوێ پێ دوایەت تا چەندە گونجاوە لە ئێستادا حکوومەتە پێک بێنرێەوە بۆچی دواش کەوتۆ ینی دەبوو هەر لە دەستپێکی ڕووداوەکانی پاش 16 ئۆکتۆبرەوە حکوومەتە پێک باتە کاگەندرێن ئەم سیاسیانی وڵاتی ئێمە کار بەدەستانی وڵاتی ئێمە یعنی ئەگەر هەموو کوردستان کە ئەمە ئێستا لە ساڵ 50مان لە دەستداوە پەنجاکەی تریش لە دەست بدەین ئامادە نیە گوێ بۆ خەڵکی خۆی بگرێ جای لەسەر ڕفراندۆم یەک میسالی ماوە ساڵی باپی لە هەفتەی حەوت نۆ خاڵی خستە بەردەستیان باوەڕکە بەس بەدو ئەو نۆ خاڵە بڕۆشنە ئەم کێشانێکە ئێستا هەیە تووشمان نەبوو بە هەمان شێوە ئێستا کۆمەڵی ئیسلامی لەگەڵ گۆڕان
لەگەڵ کاک بەرهەم ساڵح ئەو قەزیان زۆر بە جددی تەڕح کردووە و قازانجی ئەمانیشیتیا لەم مەزەقەی کە تێکەوتون ڕزگاریانەکە بۆ نمونە یەکێک لە هەدەفەکان دانوستانە جەناب تەزانی دانوستان یعنی تۆ بێ کۆمەڵی وەرەقەت هەبێ بەکاری بێنی بۆ ئەوەی ینی کەمترین زەرەر بیتە دەرەوە لەو دانوستانە بە زۆرترین دەستکەوتەوە بەڵام من قەناعتمە جۆری دانوستانی ئێمە لەگەڵ عێراقا لەبەرەوەی ئەمریکا ینی وجودی هەیە و یەکێکە بێت لە چاودێرەکانی دانوستان و ئومەمی متحیدە UNیش لێرێ یعنی سیستەمێکەیە لە دانوستان پێوتری win-win solution یعنی سیستەمێکی تازەیە وەکە بڵێ هەردوو لاخوایان بە براوە بزانن ئەگەر من قەناعەتم وایە ئەم جۆرە دانوستانە گەر ئەم حکومەتێکی کاتی دروست ببێ و دەموچاوێکی تازە بچنە پێشەوە ئەم جۆرە دانوستانە من دڵنیام دەست پێ ئەکا چونکە ئێمە ئێستەش هێزی دەستوریمان هەیە ڕاستە منطقەکانمان لە دەستداوە بەڵام قووەتی دەستوریمان هەیە کە ئەتوانی پشتی پێ بەستین و یەکێک لە هەدەفەکانی تر بەڕاستی بژێوی خەڵکە چونکە لە بژێوی خەڵکە ئێمە ڕوبەڕووی کۆمەڵێ گەندەڵی زۆر گەورە بوونێتەوە کە سەدان هزار کەس موچە وەرەگرێ دوو موچە وەرەگرێ بەبێ ئەوەی مستحق بێ یعنی بەتەکید ئەگەر ئەم حکومەتە شکست خواردووە بچەم فۆزاتکە دیزە بە دەرخۆنێکی ئەو وەزعاکە بەڵام ئەگەر لایەنەکانی تر نوێنەری ڕاستەقینە بن لەو فۆزاتە بەتەکید هیچ شەرم ناکەن کامی ناعەدالەتیە و گەندەڵیە هەمووی لێ دەرێن و خەڵکە مستحقە ئەگاتە مافی دوایە بە زووی ئەم حکوومەتە نوێ پێک بێ گومان نابم وەکو ڕێی خۆم بەڕاستی چونکە من ناتەق ڕسمی وڵێ تەبێژ نیم وەکو ڕێی خۆم ینی کۆمەڵی ئیسلامی بڕوا ناکەم ئەوەی من عقلێتی ئەو سیاسیانە بناسم ئامادەن هەموو تەنەزولێک بکەن سەمن یان وەڕک وەکو تەوقیع خۆم ینی ئامادەن ببنە شەریک لەگەڵ حزبە شیعەکانی عێراق جاران ئیبراهیم خەلیل و مەرزەکانی تر و مەتاریان بە تەنیا خوارد ئەو گومانی منە بەڕاستی کە لەگەڵ ئەوانە ببنە شەریک برایم خەلیل و مەتارەکان لەگەڵ عێراق چونکە عێراقیش خۆ عێراق وڵاتێکی دامەزراوی سیستەماتیک نییە بەو نوعی گرفتاری زۆر کێشەیە گرفتاری دوان نبینین کە ئێمە بەهشتە و ئەم سەدان گەندەڵی گەورە لە عێراقا هەیە کە ئێستش ینی بیرەنەوت هەیە وڵاتانی تر زاڵە بەسەرەوە شەو ڕۆژنەوتی لێ ئەبن یعنیەوە شکلەوە نییە کە لە عێراقا گەندەڵی هەتا سەر ئێسقانە بەڵام ئەوەی کە ئێمە ینی ئێمە وەکوڵی خۆ نابێ ئەوانە بکەینە قودوە و نمونەی خۆمان ئەوانوان ئێمە جوابین قسەی من لەسەرەوەی کە ئەمان ئەوەیە من ئەڵم ینی ئامادەن ببنە شەریکی ئەوان بەشێک لە حدودەکانیان تەسلیم کەن بە شەریکی بیخۆن بەڵام ئامادەنین سیستەمێکی تەندروست بۆ کوردستان دروستکەن کە مال ئەسف ئەگەر ژیانێکی تەندروست دابینکەن بۆ خەڵک من دڵنیامێکم کەس خۆیان ئیسفادە ئەکەن بۆ ئیدامەدانی باش ئەلبەتە پێشەوەی کوردستان ڕوبەڕوویم کێشانە بێتەوە زۆر پێشنیارکران زۆر ئامۆژگاری بەگوێی بەرپرسانی هەرێمدا درانەوە تا بەڕێزیش دەڵێ لە نۆ خاڵە بەڕێز عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی پێشنیاری کردو باشە بۆچی ئێستا کاربەدەستانی هەرێم بۆ نمونە بەشان و باڵی ئایەتوڵڵا عوزما سیستانیدا هەڵدەدەن وەکو لەو لێدوانی حکوومەتدا هاتووە گوێی لێ دەگرن ئامادەن پێشنیاری ئەوان و دەست پێشخەریەکەیان لە بەرچاو بگرن ئەی بۆچی دەست پێشخەری کەسێکی وەکو عەلی باپیر لە بەرچاو ناگرن یا کەسێکی دیکە لە کوردستاندا ئەوەیە بە تاکید یعنی تۆ ئەوەیە کێشەی بەداخەوە سیاسەکانی ئەمڕۆ نەک بڵێن ماوەس عەلی باپیر کە وەکو حزبێکی ئۆپۆزیسیۆن پێشتر ئیشمان کردووە تەنانەت خەڵکی دڵسۆزی ناو حیزبەکەی خۆشیان گوێی لێ ناگیرێ ئانێەوە هەموو کەس ئەو شتە ئەزانێ و حەقیقەتێکە ینی ئەو تەنەزولەی ئەیکەن ئەمان بۆ غەیری کورد دڵنیام ئەمە تەنەزولیش نییە بۆ براکانی خۆیان ئەگەر گوێ بگرن بە هەمومانەتوانین وڵاتەکە پێشخین بەڵام نایکەن بەڵێ باشە بەڕێز سامان ڕەباتی بەرپرسی مەڵبەندی دەی دەرەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر سپاس دەکەین لەگەڵماندا ئامادە بوون بینەرانی بەڕێز زۆر سپاسی ئەوەی بەڕێزیش دەکەین ئەلبەتە پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنم ئاگاداریەک بێوە ڕابگەێنم ڕۆژی پێنجشەممە بەرنامەمان نابێ بەرنامەی ڕاوەی ڕۆژ چونکە لە تەلەڤیزیۆن کەمپینێکی گشتی سەرتاسەری بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ ڕۆژهڵاتی کوردستان و باشووری کوردستان دەست پێ دەکات تا بە یەگەشتنەوەیکی دیکە شاد و بەختەوەر